حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە دادگای فیدراڵی تانەی لە 4 مادەی یاسای گشتی بودجەی عێراق داوە کە پەیوەندیدارن بە پشکی هەرێمی کوردستان. ڕۆژی 12 تەمووز حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە دادگای فیدراڵی تانەی لە مادەکانی 2، 11، 12، 13 بودجەی عێراق داوە. پەنابرنەبەر دادگای فیدراڵی لەلایەن هەرێمەوە دوای ئەوە دێت لە ماوەی ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێم چەندین جار دادگاکەیان بە دادگای سەورەی سەردەمی بەعس شواندووە بە پێی بەدەدەچوونی پەیام لە حاڵەتی یەکلاکردنەوەی تانەکان لە بەرژەوەندی هەرێم. پشکی هەرێم لە بودجەی عێراق 2 تریلیۆن دینار زیاد دەکات. تانەدان لە مادەی 2 یاسای بودجەی عێراق. حکوومەتی هەرێم تانەی لە مادەی 2 بڕگەی 5 بە داوە کە دەڵێت زیادەی داهاتی نەوت لە سەرووی $70 لە 130 بۆ پارێزگاکان و لە 170 بۆ پڕکردنەوەی کورتێنانی بودجە دەبێت. بە پێی یاسای بودجەی گشتی عێراق لە 130 زیادەی داهاتی نەوت تەنیا بۆ پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان ناگرێتەوە. حکوومەتی هەرێم لە تانەکەیدا داوای کردووە هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق لە زیادەی داهاتی نەوت سوودمەند بێت. تانەدان لە مادەی 11 بودجەی عێراق. مادەی 11 بودجەی گشتی عێراق ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستانی بە 12.6% دیاری کردووە لە کاتێکدا بە پێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق ڕێژەکە لە 14%. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە تانەکەیدا داوای کردووە پشکی هەرێم لە بودجەدا بکرێتە لە 14%. بە پێی خەمڵاندنەکان ئەگەر دادگای فیدراڵی تانەکە لە بەرژەوەندی هەرێم یەکلایی بکاتەوە پشکی هەرێم 2 تریلیۆن دینار زیاد دەکات. تانەدان لە مادەی 12 یاسای بودجەی گشتی عێراق. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە دادگای فیدراڵی تانەی دژی مادەی 13 بڕگەی 2 ئەلیف و با و جیم و دال و ها تۆمار کردووە و داوا دەکات ئیدارەدان و فرۆشتنی نەوتی هەرێم بە هاوبەشی بێت و تەواوی خەرجی وەبەرهێنان و گواستنەوە و هەناردەکردنی نەوتی هەرێم بدرێت. تانەدان لە مادەی 13 بودجەی گشتی عێراق. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم تانەی لە بڕگەی 7 مادەی 13 بودجەی عێراق داوە کە پەیوەستن بە پشکی هەرێم. مادەی 13 بڕگەی 7 لە یاسای بودجەی عێراق دەڵێت لە کاتی بوونی ناکۆکی لەسەر بودجە لە نێوان حکوومەتی فیدراڵ و هەرێم لیژنەیەکی هاوبەش پێک دەهێنرێت لە ماوەی 30 ڕۆژدا راپۆرتێک بە پەرلەمانی عێراق دەدات بۆ بڕیاردان لەسەری. حکوومەتی هەرێم لە تانەکەیدا داوای کردووە لە کاتی بوونی ناکۆکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار بدات نەوەک پەرلەمان. هەروەها حکوومەتی هەرێم بڕگەی 8 مادەی 13 یاسای بودجەی عێراق بە نادەستووری دەزانێت و داوای هەڵوەشاندنەوەی کردووە. بڕگەی 8 مادەی 13 یاسای بودجەی عێراق لە کاتی بوونی ناکۆکی لەسەر بودجە لە نێوان هەولێر و سلێمانی ڕێگە بە سەرۆک وەزیرانی عێراق دەدات دەستێوەردان بکات. بڕگەی 8 بە لە مادەی 13 بودجەی عێراق دەڵێت لە کاتی ناکۆکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕێوشوێنی پێویست دەگرێتە بەر بە تەمویلکردنیشەوە.